بارك الله فيكم. ما مصيبه رز دفرمید اگر بروامان تنها با قرآنی پیروز بید اری چون دتوانین تنها با قرآن نویج بکەین؟ باسم کرد لە یەکێک لە شوبەکانیان ئێمە کە تەنها باوەڕان بە قورئان هەبێ نازانین نوێژ بکەین بەڕاستی. خوای گەورە فەرمانی پێگردوون نوێژ بکەتەوە. نازانم ئێستا تێماوەم بەڵێ نوێژ دەکەم بە فەرمانی خوای پەروەردگار، بەڵام نازانم نوێژەکەی چۆن بکەم. باشە من دەست لەکوێ بگرم، ئەی دەست نوێژ چۆن هەڵگرم، یان چەند ڕکعەت بکەم و نیوەڕۆ بۆ چوارە بەیانی بۆ دووە، ئەوە دەبێت بگەڕێنەوە سەر سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، و چۆن نوێژم کردەوە ئێوەش ئەوان نوێژ بکەن. پێ کاتە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژێکی کردو بە پەلەپەل و خێرا خێرا، هاتەوە فەرمووی صەلی فإنك لم تصلي، نوێژ بکە چونکە تۆ نوێژت نەکرد. نوێژەکەی وەکوی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم، بە پەلەپەل خێرا ئارامی نەدەگرت لە ڕکوع و سوجدەوانە. دیسان نوێژەکەی پێکردەوە، دیسان پێی فەرمووی نوێژ نەکردەوە، دیسان سێم جار هەتا چوارەم جار هاتەوە گوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم علمني، فێرم کە من لەوەی تر نازانم. چێ فێری کرد؟ قورئان فێری کردیان پێغەمبەر فێری کرد صلی الله عليه وسلم؟ پێغەمبەر دانیشاند و فێری کرد و نوێژەکەی بۆ ئەوەی قبول بێت. کەواتە تەنها ئێمە گوێ لە قورئان ڕابگرین، فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابیان بۆ نەکەین، بەڕاستی ئینسان گومڕا دەبێ. فڕی وەکو ئیمام شەوکانی دەفەرمێت إلا من لا حظ له من الإسلام، إلا مگر هیچ شتێک فرد بە ئیسلامەوە نەما بێ، ئەوانە واز لە سنەتی پێغەمبەر بێن، دەنا واز لە سنەتی پێغەمبەر نایەن صلی الله عليه وسلم. بارك الله فيكم. ما مصيبه رز دفرمید اری خوای گەورە لە قورآنی پیرۆزدا ئاماژە بەوا کردووە کە یعنی لازمە و دەبێت ئێمە بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەڕینەوە؟ بۆ فەرمودە بگەڕین؟ بەڵێ ما مصيبه رز. جاڵای ئاهاتم زۆر باسکردن. خوای پەروەردگار دەفەرمێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، ئەوەی کە پێغەمبەر دەیەڵێت صلی الله عليه وسلم لە هەوا و ئارزوی خۆیەوە نایەڵێت، کەواتە وحیە، کەواتە بڕۆن شوێن پێغەمبەر کەون صلی الله عليه وسلم، وحی بۆ دابەزێنراوە. کەواتە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لە خۆیدا وحیە. و هەروەها دەفەرمێت وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم، بەسەر تۆماندا دابەزاندووە ذیکر واتە حەدیث بۆ ئەوەی بەسەروان داهاتوتە خوارە کە قورئانە تێیناگەم بۆ ڕوونکەوە. کەواتەوە بۆ خۆی ئیشارەتە بەڵگەی لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار پێت دەفەرمێت قسەکانی پێغەمبەر وەربگرن صلى الله عليه وسلم، و دەفەرمێت وإن تطيعوه تهتدوا، ئەگەر گوێڕاڵی ئەو پێغەمبەرەکەن صلى الله عليه وسلم ئەوە هیدایەت وەردەگرن. أطيعوا الله وأطيعوا الرسول لعلكم ترحمون، گوێڕاڵی خوا و پێغەمبەرەکەی پێ صلی الله عليه وسلم بۆ خوا ڕەحمتان پێ بکە. کەواتە ڕەحمی خوای پەروەردگار بەستراوەتەوە بە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو ئاەتانە و چەندان ئاەتی تریش ئیشارەتن بۆ ئەوەی ڕێنمونیمان دەکات بڕۆن شوێن پێغەمبەر کەون صلی الله عليه وسلم. بارك الله فيكم. ما مصيبه رز ئەم دوو پرسیارە وەکو بڵێن تقریبا بە یەکەوە بەستون. یەکەم دەفەرمێت ئەرێ بە چ بەڵگەیەک سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش وحیە، و پرسیاری دوام دەفەرمێت ئەرێ گوێڕالی نەکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە کوفرە یان تەنها تاوانێکە؟ بارك الله فيك. والله براجیان هەر ئەوایەتش کە باسمان کرد إنا نحن نزلنا الذكرى، ئەوان وای حاڵی دەبن الذكر لەوێ يعني القورآن، بەڵام بڕۆن تەفسیرەکان بخوێن الذكر يعني الوحي. ئێمە ئەو وحیە دەپارێزین، ئەو شریعەتە ئیسلامە دەپارێزین. وحیش بریتێ لە دوو شت، ألا وإني أوتيت القرآن ومثله معه، أوتيت يعني بۆم هەندە هاتووە بۆ دابەزێنراوە. کەواتە ئەویش هەر بە فەرمانی خوای پەروەردگارە پاراستنی ذکر يعني پاراستنی وحی، واتە وحیش دووشتە قورآن و حەدیثە، ئەوە بەڵگەی لەسەر خۆیان نەک بەدەستیانەوە بێ. ئەگەر بژڵێن کاکە ذکر لەوێ بەمانای قورآن دێت دەڵێن باشە، ئادی ئەگەر خوای پەروەردگار دەفەرمێت وأنزلنا إليك الذكرى لتبين للناس ما نزل إليهم، وەرە ئەو ذیکرە بەمانای چ دێت؟ دەفەرمێت ذکرمان بۆ تۆ دابەزاندووە بۆ ئەوەی ئەوە ڕوونکەوە کە بەسەریان داهاتە خوارە، ئەوەی بەسەریان داهاتە خوارە قورئانە، ئادی ئەوە ذیکرت چۆن دەبێت؟ دەکرێت بڵێ ذکرمان بەسەر تۆ دادابەزێندا، قورئانمان بەسەر تۆ دادابەزێن دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی
ئەو قورئانیان بۆ ڕوونکەوە کە بۆیان دابەزێنراوە چەند قورئان هاتوونە یا قورئان هاتووە کەواتە مەبەست لێرە مەبەست حەدیثەکانە بەم برگەی دووەمی پرسیارەکە ڕەتکردنەوەی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم باوەڕ نەبوون پێی هەندێک زانە دەفەرمون کوفر یەکسەر تەواو لەبەرەوەی تەکذیبی قورئانە بە درۆدانانی ئەو هەواڵانەیە کە خوای پەروەردگار پێ ڕادەگەیەنێت خوای گەورە دەفەرمێت لە هەوا و ئارزوی خۆی و قسە ناکات ئەو ڕەسوولە ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی دێڵێت وەحیە لەلای ئێمەوە ئەتۆش بڵێ وانییە تەکذیب قورئان کردووە تەشبیه نەبێ یعنی خۆگە تەشبیهش بکرێن ڕاستی شتێکیمان فەرق نییە بەڕاستی یعنی هەندێک لە جەماعەتی کە پێیان وایە دایکە عایشە زینای کردووە لە سوورەتی نور 10 تا 11 ئاەت تقریبا 10 ئاەت تەزکیەی دایکە عایشە دەکات دەفەرمێت زینای نەکردووە بوتانی بۆ کراوە ئەوان هەر دەڵێن لعنەتی خوا لە دایکە عایشە نەعوذ بالله ئەوان وا دەڵێن نعلەتی خوای لێبێ زینای کردووە ئێوە تەکذیبی قورئانە هەمان شتیش ئێوان خوای گەورە دەفەرمێت ئەوەی ئەو پێغەمبەرە کردی صلی الله عليه وسلم ئێوە بیکەن ئەوەی نەهی لێکردن نەهی لێ بکەن ئەتۆش دەڵێی وان نییە باوەڕ بەو حەدیثانە نییە ئەوەی کە ئەو دێڵێ باتڵە حەدیث نییە وحی نییە تەکذیبی ئەو ئاەتت کردووە کە قورئانە ئەوەی کە ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئایا باوەڕتان بە هەندێک لە کتابێ لە قورئانە و باوەڕتان بە هەندێک نییە بۆ ئاەتانی ترت باوەڕ پێ هەیە بەڵام باوەڕ بەو ئاەتەی کە دەفەرمێ وما ينطق عن الهوى بۆ باوەڕ بەو ئاەتەی کە دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه ئەو ئاەتانی کە تازە باسم کرد بۆ ئینسان بەڕاستی پێی لە دینی ئیسلام دەچێتە دەرێ باوەڕی بە هیچ حەدیثێک نەبێت و صحیح بێ باوەڕیش پێ نەبێ چونکە تەکذیبی ئەو قورئانە بارك الله فيكم مامۆستای بەڕێز یعنی بەگوێر قسەکانی بەڕێستان ئەوانەی کە ئەو شوبهە و ئەو پرسیارە لایەنە دەبێت لە سەرەتا ئێمە بوویان بسەلمینین کە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم وحیە ئەمجا دەتوانین پێیان بڵێن کۆ ئەمەش پاراستووە وانییە مامۆستای بەڕێز بەڵێ ئەگەر نەسەلمێنێ کە وحیە ناسەلمێنێ کە خوای گەورە دەیپارێزێ بەڵێ مامۆستای بەڕێز دەفەرمێت ئێمە وەکو فێرخوازی زانستی شەرعی بە کوردی چۆن بتوانین ڕەدی ئەو کەسانە بدەینەوە ئەوەنەی کە وەکو بڵێن بە خۆیان دەڵێن قورئانی واللهی پێش هەموو شتێک ئەوانە گومان گرتوۆتە ڕاستی ئەو فکری خۆیان یعنی بە باتڵ و بە گومڕایی گەنج بێت با گەنجەکان لیان نزیک بەڕاستی شبوهاتیان دەکەن تووشی دڵڕاوکێ و قەلەقیان دەکەن بەڵام کەسێک کە خاوەنما دەتوانێت دیان لەسەر بخوێنێتەوە شوبهاتەکانیان بخوێنێتەوە و ڕەدی زانانی لەسەر ئەو شوبهاتان بخوێنێتەوە ئەو جا خۆی کردووە وأعدوا لهم ما استطعتم من قوة خۆتان حاضرکەن بە گوێرەی تواناتان قووەت و هێزی خۆتان پەیداکەن قووەت و هێزی بەرەنگاربوونەوەی باتڵ چیە عیلمی شەرعیە کەواتای پێش هەموو شتێک کە بیر لە ڕەتدانەوەی ئەوان بکەنەوە دەبێت قورئان و حەدیث بخوێنێت دەرس بخوێنێت هەتاوەکو پشتی خۆی ئەستور دەکات بە بەڵگەی ئاەت و حەدیث ئەو جا بچێتە مەیدان و نێڵێت واتە دیفاع بکات و نێڵێت ئەوان دەستدرێژ بکەنە سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە بە کورت و مختصری العلم دەبێت دەست بخوێنێ بەڕاستی ئەو برایە دەرسی شەرعی ئاەت و حەدیث لا ئیمامەسەیانی ئەهلی سوننە بۆی فکرەی ڕێک بێ هەم منهەجەکەی ڕێک بێت ئەو جار قورئانیش خۆی بۆ ڕاناگرێ بەڕاستی نە موبتەدیە خۆی بۆ ڕادەگرێ نە قورئانیەکان بۆ خۆی بۆ ڕادەگرن نە مولحیدەکان خۆی بۆ ڕادەگرن چونکە هەمووی باتڵە باتڵیش هەوایە بە فویەک دەکوژێتەوە بە فەزلی خوای پەروەردگار بارك الله فيكم مامۆستای بەڕێز دەفەرمێت بە ئەرێک نەبێت ئایا قورئانیەکان هەر بە ناوی قورئانەوە دژایەتی قورئان ئەکەن ئەوانە هەر بە ناوی قورئانەوە دژایەتی قورئان دەکەن ناویان لە خۆناو قورئانیەکان بۆ لەبەرەوەی ناوێکی جوان و سەرڕاکێشە خەڵک بڵێ قورئانیەکان یعنی بە قسەی قورئان دەکەن بۆ گومڕانەوەوانە بۆ خراپن وەڵامیش دەچمە ناویان و لەگەڵیان تێکەڵ دەبوو دەبن قورئانی بەڵام کە دەچێتە ناویان ئەو جا دەزانێت چ گومڕایەکن بەڕاستیەوان بەخوای لە جۆرێکن لە جۆرەکان مولحید بەڵام لە ژێر ناوی قورئانیەکان بەس بڕۆ لە گەورەکانیان بکۆڵەوە عنی گەورەکانیان ئەوانەی کە تۆزێک قسە زانن بە حسابی خۆیان یعنی ئیهانە بە دین دەکەن والله
ئیهانە بە پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم، یعنی ئەوە ئیهانەکردنیە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێدوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم 23 ساڵ ژیاوە قسەیەکی ڕاستی نەبووە. ئەی ئەو خەڵکی چۆن هێناوەتە سەر دینی ئیسلام؟ ئەی ئەو دعوە و بانگەوازی چۆن کردو؟ بۆیە لە ناو چۆن ناویان لە عرق و خەمر ناوە مەشروباتی ڕوحی، بۆی خەڵک شوێنی کە چۆن ناویان لە دزی ناوە گەندەڵی، ئەوە بۆی ناوەکە ناشیرن نەبێ، هەندە ناوێکی جوان بێ، ناویشان لە خۆناوە قورئانی، ناوێکی بریقەدار و جوان، بۆ ئەوەی خەڵکی پێڕاوکەن، بۆ ئەوەی خەڵکی پێڕاوکەن، داویان ناوەتە بۆی خەڵکی پێڕاوکەن لە دینی ئیسلام بیان شۆن لە ئەسڵدا. ئەگەر ڕاست دەکا بابێ نوێژەکەم بۆ بکات وەکو قورئان نییە، دبابێ ئەو زەکاتەی کە ئەو دەری دەکات لە 2.5 لە 41 لەکوێ هێناوەتە دەرێ؟ ئەو حەدیسانە نەبانە دەبانە ئەو قورئانە پیرۆزێ بنۆڕێ. بەس خوای پەروەردگار دەفەرمێ وئاتو الزەکاتە، تاو زەکات دەرکەن. ئەو حەدە ئەو لەکوێ لە چەندی دەکەوێ لەکوێ هێناوە؟ کەواتە ناوێکیان لە خۆنەوە دژی ئەو ناوە قسە دەکەن و دژی ئەو ناوە لەو ناوە جوانە، یعنی ناوێکی جوانی لە خۆنەوە، بەڵام لە ژێرەوە ئەو ناوە جوانە دەکوتن، ئەو ناوە جوانە ناشرین دەکەن بۆی قورئان ناشرین بێ. بەڕاست بارك الله فيكم. مامسای بەڕێز دەفەرمێت ئایا وشەی قورئانیەکان وشەیەکی نەرێنیە لەلایەن نەیارەکانیان بەکار هێنراوە یانیشانی ناوێکە خۆیان لە خۆیانەوە؟ ئەمە مەسەلەی چۆنە مامسای بەڕێز؟ ناوە هەر دەڵێ من اهتم بشيء عرف به شتێکی وایە، هەر کەسێک زۆر احتیمام بە شتێک بداەوە بەوە دەناسرێ. ئەوان بە حسابی خۆن زۆر احتیمام بە قورئان دەدەن بۆیە بەوە ناسران و فەخریش دەکەن بە ناوەکەوە، نەبێ ناوەکەیان لێ ناشیرن پێ ناشیرن بێ. ئێستا چۆن لەسەر ئێستا هەندێک لە زانەمان هەبوو بە ناوی جامی یان بە ناوی مەدخەلی، خەڵک بە ناو ناتۆریان وەهابی بە ناو ناتۆرە ناویان لە ئەهلی سونە دەنا بۆی ناشیرن بن. ئێمە پێمان ناخۆشە، بەڕاستی سام بەم ناخۆشە کەسێک بە ئێمە بڵێت وەهابی و مەدخەلی و جامی و نازام پێمان ناخۆشە، چونکە ئەو ناوە بۆ خۆمان لە خۆمان نەناوە، ئەوان وەکو ئیهانە پێمە دەڵێن، بەڵام ئەوان شانازی بەخۆیانەوە دەکەن کە دەڵێن ئێمە قورئانی، شانازی بەخۆیانەوە دەکەن بۆ ئەوەی خەڵکی پێ گومڕاکەن.